ڕەنگە بیرۆکە هونەریەکە لەسەر کانڤانزێک بێت بەڵام لەگەڵ چاپرژێندا ئایا دەتوانیت ببیت بە هونەرمەند وەک ئەم پیاوە کە ئەم سپرای ڕنگڕێژکردنە بە ئاو لەگەڵ کامێرای مۆبایلەکەیدا بەکاردەهێنێت بۆ ڕەنگکردنی هێڵ بە هێڵی وێنەی ڕوخساری خودی لیۆناردۆ داڤنشی لە فڕۆکەخانەی پایتەختی ئیستوانیا. کەرەستەکانی وێنەکێشانەکە لە چەند پارچەیەک پێکهێنراوە لە کۆنتڕۆڵی یاری و مەکینەی ئۆتۆمبیل لەگەڵ ئاپی مۆبایل. داهێنەرە ئیستوانەکە بەوە دەست پێ دەکات کە دەڵێت چاپرژێنەکە نێنەری بێوایر بلوتوسی پێوەبەندە کە ڕێک دەگونجێت لەگەڵ توانای وێنەکێشانی پرژەرەکەدا. مۆبایلەکەت ئەو وێنانەی کە دەتەوێت دەینێریت بۆ ڕێژکردن لە ڕێی چاپکەرەکەوە هەر جارە و بە هێڵێک هەر هێڵە و شوێنی خۆیان هەیە بۆ ڕێژکردن. خودی چاپکەرەکەش وێنەیەکی هەیە کە مۆبایلەکە دەینێرێت بۆ شوێن پێکاری چاپکەرەکە و هەروەها ئەو ئامێرە بڕیار دەدات چاپی بکایان نا. خودی کەرەستەکە دەتوانێت وێنە بەرهەم بهێنێت لەسەر هەر ڕوویەک کە ئۆتۆمبیلیش دەگرێتەوە و شتی ناوماڵ و کەرەستەی خلیسکێنە لەسەر ئاو کەوا دەکات بۆ خەڵک کار ئاسانی بێت بەبێ توانستێکی هوەری کڵێشەیەکی جوان بنەخشێنێت. دەستە بەهرەمەندەکەم لە ڕاستیدا دەتوانێت کڵێشەی جوان لەسەر دیوارەکە ساس بکات. ئەمڕۆ تەواوم کرد. لە ڕاستیدا چەند وێنەیەکی زۆر جوانم کێشا بەم چاپپرژێنە و کە ناتوانم بە هیچ شێوەیە خۆم وێنەیان کێشم. هەر چاپرژێنەکە کەوتە بازاڕەوە زیاد لە 50 ڕەنگ بۆ ئەو خەڵکانە بەردەست دەبێت کە خودی خۆیان هونەرمەند نین و شێوازەکەی خۆیان نمایش دەکەن لە ڕێی لەبەرگرتنەوەی وێنەی داهێنانەکانی خەڵکانی دیکە.